از گل میوانی خو زیادتر بیشین اوه گوتو بیش که برس عبدالواحد احمد سروک شهرداری هولیرت نواسودی در گل منه بخیر بیت. زوسپاس. پیشوی اما بچینه نیو توای ورده کارکانی تر پیم خوش هر لم ده توا دست بکم. اوی بلای منو گرینگه پیش هموشتک ام داتایه که بینی من درست کردنی مولاتی بلین بازرگانی ل 2019 446 بو 2020 بو 331 دابزی بو دواتر زور برز بو 449 ل 2022 323 اما پیوندی با چی وهه بله بدلیایی و حالاتیان که متمانی زیاتر به حکومت دینو و هر وها باری آبوری ولات که زیاتر گشت دکاتوا اما یک ل دو هوکار سرچکانه که حالاتیان لرگای او متمانو دتوان زیاتر پارەکانی خۆیان بەکاربهێننەوە بۆ بژانەوەی یان بەکارهێنانی ئەو زەویانەی کە هەیتیان بۆ ئەوەی بتوانن باڵەخانەی یان بینایەکانیان یان کارگەکانیان دروست بکەن. حقیقەتەن ئێمە جێگا دڵخۆشیە کە بتوانین ئەو ڕێژەیە ڕۆژانە ئەگەر بە هەر نسبەیە بیتن کە بەرز بێتەوە ئەوە نیشانی ئەوەیە کە ئێمە شارەکەمان زیاتر بۆ ئیستقرار و بۆ ئەمنیەتی زیاتر و هەروەها متمانەی هاوڵاتیان وەردەگرینەوە بۆ ئەوەی بتوانن پارەکانی خۆیان بەکاربهێنن بۆ بژانەوەی کارەکانیان. زۆر باشە. ئێمە باسی مۆڵەتەکانی نیشتەجیبوونمان کرد هی خانوو بڵێن. بەڵێ. ئەم خانووانە بەگشتیە یعنی ئەوانەیە کە لە نێو یەکەی نیشتەجیبوون لە پرۆژەکانی نیشتەجیبوونە کە مۆڵەتەکانتان حساب کردویان ئەمانە بەس لەسەر ئاستی تاکە کە هەر کەسێک هاوڵاتیەک هاونیشتمانێک چووە و داوای کردووە کە ئەرزێکی هەیە زەویەکی کڕیوە دەوێت خانووەکە دروستکات یان ئەمە گشتیە چۆنە ئەوە تەنها لەسەر ئاستی تاکە کە داوای مڵەتیان کردی بەڵێ ئەگەر ئەمە پرۆژەکانی و بەرهێنانیش داخل بکەینەوە ڕێژەکە زۆر لەوەی زیاترە بەڵام تەنها ئەوانەی کە لە ڕێگای مڵەتیان وەرگتووە لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی هەولێر تەنها بۆ سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێرش نەک دەرەوە ئەو ڕێژەیە. ئەمە ئەم داتانە چوونە زمانی ئەوەی کە بەشێک لە بڵێ زەویەکانە بۆ خانووەکانە بوون کە زیادەڕەوی بوون کە قەراروا بوو کە تابۆ بکردن دروست بکردنەوە لە کابینی نوێمدا گۆڕانکاری زۆر کرابوو. ئەمە لە زمانی ئەوە یان ئەمە ئەویش هێشتا لە زمانی داخل نەکرایەوە ئەو ئیحسای بەڵێ ئەو ئیحسایە کە داخل کراوە تەنها ئەوانەیە کە داخلمان کردووە تاکو ئێستا مایتەوە کە ئەو زیادەڕایانش کە پێی بڕیاری جەنابی سەرۆک حکوومەت و لە پەرلەمان ئەو بڕیارە کە دەرچوو هەموار کراوە ئێستا هێشتا ماوە ئەو ڕێژەیەش بخینە سەر ئەو بابەتە بەدڵنیاییەوە لەو کاتەدا لەوانەیە ئەو ڕێژانێک کە باسمان کردووە زۆر زیاد دەکاتن ئەوەی کە ئێستا لەوکانە ئاماژە پێکراوە وەک ئاماژم پێکرد تەنها ئەو ڕێپێدانانەیە کە لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی هەولێر بۆ سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕێپێدراوی پێدراوە یان وڵاتیان پێدراوە کە ئەوەی کە بەڕێستان باشترەوە بەشێکیان بۆ نیشتەجێی هاوڵاتیانەکە زەویەکە خۆیانە و هاتوونە ڕێگای وڵاتیان وەرگتووە و هەندێکیان پیشەسازیە و ئەوانی کێشیان باڵەخانە و بازرگانیە. زۆر باشە ئێمە باسی ئەومان کرد لەم 4 ساڵەدا 2019 2021 22 کە ساڵ بە دوای ساڵ لە باشیدا ئەمە ئەم 4 ساڵە بە بەراورد لەگەڵ 2018 و 17 و 16 زیاد بووە یان کەمی کردووە یان گۆڕانکاریەکی ئەوتونیە بەتەکید زیادی کردووە ئەمە لەلایەک زیادی کردووە لەلایەشکەش ئاستی کارکردنەکان جیاواز بووە لەوانەیە ئێستا وەک مژگنیش کە لە ڕێگای کەناڵە خۆشەویستەکەتان باز بکەمەوە ئێمە خەریکی ئەوەی ئێستا هەموو وڵاتەکانیش بکەین لە ڕێگای ئەلکترۆنی ئەوەی ئێستا کارمان کردووە توانیتمان هەتا ئێستا 106 زیاتر ئەو کارانی ئامادە بکەین بۆ ئەلکترۆنیکردنی پێدانی وڵات بە هاوڵاتیان چ ئەو وڵاتانەی کە نیشتەجێیە یان باڵەخانەی بازرگانیە یان پیشەسازیە ئەوەش دەتوانم بڵێمەوە کارکردنەکانمان بۆ ماوەی 3 مانجی کەیان هەتا 3 تاکو 4 مانجی کە پێویستمان پێ هەیە بەماوە لە ماوەی ئەو 3-4 مانگی دەتوانم بڵێم گشت ئەو وڵاتانێک کە ئێستا هاوڵاتیان سەردانمان دەکەن لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر ئێمە دەتوانین لە ڕێگای ئەلکترۆنی ئەو وڵاتانیان پێ بدەین. زۆر باش ڕسوماتەکان چۆن دەدەن مادام ئەلکترۆنیە داواکردنەکە ئەوجە هەنجی پرۆسی ئەو لەو پرۆسی لە زمینی ئەو پرۆسەیە ڕێگاشمە چارەشمان دەدۆزیتەوە کە چۆن پارەکانی دەدەنەوە و چۆن بەدواداچوونیش بۆ بابەتەکانی خۆیان دەکەن. زۆر باشە یەکێک لە بابەتەکانی تر کە کاریگەری لەسەر دروستکردنی بڵێن چ مۆڵەتی پیشەسازیە بێتیان باڵەخانەی بازرگانی ئەوە کە زۆر جار دەبینین بەشێکی زۆر لە وەبەرهێنەرە یان خەڵکە بەر بازرگانە داوا دەکات بڕمنە زەویەکی وەرگرتووە بە مساتەحە وەریگرتووە دەیەوێت ڕەگەزی زەویەکە بگۆڕێت چۆن ئەمەتان ڕێکخستووە ئایا دیراسەی ئەوەتان کردووە هەندێک زەوی هەیە کە پێشتر وەکو مساتەحە بە بۆ بابەتێکی تایبەت وەرگیراوە
بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە پێویستە ڕەگەزەکەی بگۆڕێت یان چۆن نییە بەدڵنیاییەوە ئەو کەسانێک کە دەیانەوێت ڕەگەزی بابەتەکان یان ئیزەویەکان بگۆڕنەوە دەبێت لەلایەن چەند ڕێکارێکەوە هەیە کە ئەو ڕێکارانە دەبیزی بەجێ بکەنەوە لەوانە بەدڵنیایی و ئەرجەکان چین ینی ئەو مەرجانە مەسان بدڵێن بەڕێبەتی نەخشەدانانی ئاوەدانی کاتێک نەخشەی کەرتیەکانی کە داناوە زەوی ئەو زەویانەی دەستنیشان کردووە هەر زەویەک بۆ چ بەکارێتن چونکە ئێمە دەزانین هەموو کارێک کە دەکرێتن ئەو نەخشانە یان ماستەر پلان بیتن یان نەخشەی کەرتی بیتن کە دادەنێتن هۆکاری بەکارهێنانی ئەم زەویانە دیاری دەکرێتن کە ئەم زەویە بۆ بازرگانی یان بۆ نیشتیزەیە یان بۆ هەر بابەتێشتکەیە بەڵام بەدڵنیاییەوە کە ئەتوو ظروف و یان با بڵێن لە ئایندا کە ژیان زیاتر تەتەور کردووە و تەکنۆلۆژیا تەتەور کردووە و خەڵکەکە زیاتر پێویستی بابەتی تکە هەیە داوای گۆڕینی ئەو ڕەگەزانە دەکەنەوە ئەو ڕەگەزانە لە ڕێگای ئەنجومەنی شارەوانی هەولێرەوە لە ڕێگای داواکاریەک بۆ بەڕێباتی نەخشەدانی ئاوادانی پێشکەش دەکرێتەوە لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی هەولێر لەوێ کارەکان دەکرێتەوە ئەگەر ڕای پلانسازیەکە لەدەر ئەوەی بوو کە بتوانێتن ئەم ڕەگەزە بگۆڕێتن وەلو بەرژەوەندی گشتیە لەو حاڵەتەدا دێتە ئەنجومەنی شارەوانی لەوێ دەر بڕیاری بۆ دەدەوێتن کە ئەو بڕیارە زیاتر لە 21 ئەندامانی ئەنجومەنی شارەوانی هەولێر واژوو لەسەر دەکەنەوە دواتر دەدێتە بە ڕێزنای پارێزگار بۆ پەسەندکردنی لەگە پەسەندکردنی ئیعلانیش دەکرێتەوە لە جەریدا بۆ ماوەی 1 مانگ کە ئەگەر هەر کەسێک تێبینێکی هەیە لەسەر گۆڕینی ئەم ڕەگەزە دەتوانێت ئاگاداران بکاتەوە ئەگەر هیچ تێبینێت لەسەر ئەو نەخشەیە نەوریانە گۆڕینی ئەو ڕەگەزە لەو کاتەدا دەچێتە بواری جێبەجێکردن. بەڕێست عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش.